في إجراءات سلسة ومشاركة جيدة انطلقت اليوم منذ الساعة 7 صباحا وحتى الساعة 6 مساء للركارێکی سەرکەوتوو و بەشداریکردنێکی باشدا لە سعات حوتی بەیانی تا سعات 6 ئێوارە دەنگدانی تایبەت بەڕێوە چوو کە هێزە ئەمنیەکان ئاوارە و ئەوانەی دەنگدانی تایبەت گرتوونێتەوە بەشداریان تیادا کرد. چاودێریکردنی هەڵبژاردننی تشرین ئەوەی دەرخست کە بەشداریکردن و تێبینیەکان کە لە تۆماری کۆمیسیۆندا تۆمار کراون لەلایەن کۆمیسیۆن و تیمەکانی ڕاگەیاندنەوە دەریان خستووە کە ئەم هەڵبژاردنە جیاواز بووە. لە سەرەتای دەستپێکردنەوە کۆمیسیۆن چاودێری کردووە. هەموو ئەوانەشە لە سەرەتاوە سەرکەوتنی پرۆسەکەیان دەرخست کە هیچ پێشێلکاریی ئەمنی تیادا نەکرا. هەموو ڕاپۆرتانشی پێمان گەیشتن شیاوی پرۆسەکە دەردەخەن. سوپاسی هێزە ئەمنیەکان دەکەین کە ئەرکی نیشتیمانی خۆیان بەجێهێنا. وبناء على ذلك فإن هذا اليوم قد شهد مشاركة أشارت نسبها إلى بداية النجاح في هذه الانتخابات وأن عملية التصويت سارت بانسيابية من دون تسجيل خروقات أمنية.